بە خێراتتان دەکەین بۆ ئەم کۆنگرە ڕۆژنامەوانێکەوە سەبارەت بە خستنە ڕووی ئامارەکانی نەخۆش کەوا سەردانی نەخۆشخانەکانی فریاکەوتنەکان و نەخۆشخانەکانی سنووری پارێزگای هەولێر و ناو شاری هەولێریان کردووە وەروها ئامارەکانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا دەخەینە ڕوو. خۆتان ئاگادارن هەر لە سەرەتای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا خزمەتگوزاری تەندروستی بۆ نەخۆشیەکانی ترجگە لە ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای هەولێر بە شێوەیەکی بەردەوام و 24 کاتژمێری لە بەردەم هاوڵاتیاندا کراوە بوو و بەردەوام لە خزمەتی هاوڵاتیاندا بوو و ژمارەیەکی ئێجگا زۆر جگە لە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا سەردانی نەخۆشخانەکانی کرد و چارەسەریان وەرگرتووە و چارەسەر کراون. لە ڕۆژانی جەژنیش ئێمە بە باشمانزانی ئامارەکان بخەینە ڕوو بۆ دەستگاکانی ڕاگەیان و ڕایگشتی و هەموو لایەکەوە ڕوون بێتەوە ئێمە چی دەکەین و چیمان کردووە لە ڕۆژانی جەژن. سەرەتا ئێمە بە ئەو ژمارەی سەردانیکەران بە شێوەیەکی گشتی بۆ نەخۆشخانەکانی ناو شاری هەولێر 3268 هاوڵاتی بوو و چارەسەری پزیشکیان پێدراوە و دەستنیشانی نەخۆشیان بۆ کراوە و چارەسەر کراون و ئەگەر پێویست بێ خوێنراون و ژمارەی ئەو نەخۆشانێکەوە پێویستیان بووە لە نەخۆشخانە داخل بکرێن واتە بخەوێنرێن و تەختی تایبەتیان بۆ دابین بکرێت لەژێر چاودێری پزیشکی دابن 551 حاڵەت بووە و هەروها ژمارەی سەردانیکەرانی نەخۆش بۆ نۆرینگە دەرەچیەکان ڕاوێژکاریەکان لە جیا لە فریاکەوتنەکان 2986 نەخۆش سەردانی نۆرینگە دەرەچیەکانیان کردووە. واروها تیمی کردە پزیشکیەکان لە تیمی 122 ئەمبیولانس کەوا چوونە خۆیان هاوڵاتیانیان گواستە و نەخۆشیان گواستە و لە کاتی ڕووداوەکان یاخود لە ماڵەوە پەیوەندیان کردووە بە تیمەکانی فریاگوزاری ئەویش 63 دەرچوون هەبووە کەوا ئەنجام درا و گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە و هەروها بۆ گواستنەوەی نەخۆش و یاخود تەرمی ئەوانەی کەوا لە نەخۆشخانە گیان دەستداوە بۆ ناوەوەی شار و دەرەوەی شار 7 دەرچوون بووە بە ئەمبولانس و هەروها ڕووداوەکانی هاتوچۆ کەوا ڕوویداوە و هاوڵاتیان زامدار بوون 106 کەس بووە. ڕووداوی کەوتن بەرزایی کەوتنە خوارەوە یاخود کەوتن 113 حاڵەت بووە. دوو پشک و مار کەوا بەرکەوتەی دوو پشک و مار بوونە ژەهرایی بوون 25 کەس بوون و چارەسەریان پێدراوە. ئەوانی کەوا لە شەڕ و پێکدادان بریندار بوون زامدار بوون یاخود گەێنراونەتە نەخۆشخانە 8 حاڵەت بووە. برینداری گولەمان هەبووە 11 حاڵەت بووە. ڕووداوی سووتان هەبووە 29 حاڵەت بووە لە هەر سێ ڕۆژی جەژن. نەشتەرگەری گەورەکەەوە ئەنجام دراوە لەم نەخۆشخانانەیەکەوە لە ڕۆژانی جەژن کراوە بوون 6 نەشتەرگەری گەورە ئەنجام دراوە و نەخۆشەکان لە ژێر چاودێری پزیشکی دابوون و ئەوانەی کە پێویست بووە نێردراونەتە ماڵەوە و چارەسەر کراون. نەشتەرگەری بچووک 26 نەشتەرگەری بچووکمان ئەنجام داوە لە نەخۆشخانەکانی ناو شاری هەولێر و هەروها ئەوانەی کەوا ژەهرایی بوون یاخود منداڵ هەیە ئەوەی مادەی ژەهراوی خواردەوە چارەسەری پێدراوە 5 حاڵەت بووە. 121 منداڵ لەدایک بووە بە هەردوو جۆری طبیعی و ینی واتە لەدایکبوونی سروشتی و نەشتەرگەری 121 بووەکەوە خۆشبەختانە زۆربیان بە لەدایکبوونی سروشتی لەدایک بوون و هەروەها ئەو منداڵانێکەوە تازە لەدایک بوون باری تەندروستیان ناجێگر بووە یاخود تەمەنیان بچووکتر بووە لەوەی کەوا پێشبینی بکرێت لەدایک ببن پێویستیان بە تەختی تایبەتی خەواندن هەبووە کە پێی دەڵێن یەکەی چاودێری منداڵە ناکامەکان ئەویش 103 حاڵەت بووە بە هەردوو نەخۆشخانەی فریاک ئەوەی نەخۆشخانەی لەدایک بوون و منداڵبوون و هەروە نەخۆشخانەی ڕاپەڕین. دوای چارەسەرکردنی ئەم هەموو حاڵەتانێکەوە خستمانە ڕوو پێدانی چارەسەری پزیشکی بەهۆی ئەوەی کەوا باری ئەوەی 5 حاڵەت گیان لەدەستداوە بەهۆی ئەوەی بارەکەیان ناتەندروست بوو و زامدار بوونەکەیان زیاد بووە تەنها 5 کەس گیان لەدەستداوە لە 3 ڕۆژی جەژن. ئەمە ئامارەکان بوو کە لە هەر 3 ڕۆژی جەژن ئێمە ئەنجامان داوە لە نەخۆشخانەکان و هەر ئەوها ئامارەکانی گشتی ینی بە شێوەیەکی گشتی لە پارێزگای هەولێر سەبارەت بە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە لە سەرەتای دەرکەوتنی ئەم پەتایە 276 حاڵەتمان تۆمار کردووە لە سنووری پارێزگای هەولێر و لەم 276 خۆشبەختانە 215یان تەواو چارەسەری پزیشکیان پێدراوە و چارەسەر کراون و نێردراونەتەوە ماڵەوە.
ئێمە تەنها تاکو ئەمڕۆ 6 نەخۆشمان لە نەخۆشخانەکان ماون کە لە نەخۆشخانەی ئیماراتی و نەخۆشخانەی سنتەری دەستنیشانکردنی چارەسەری کۆڕۆنا فریاکەوتنی ناوەند لەوێن دەرخەوێنداون و چارەسەری پزیشکیان پێ دەدرێت و یەک حاڵەتمان دوای دەستنیشانکردنی بە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و کە خۆی گیانی لەدەستدا بوو توشبووی نەخۆشی درێژخایەن و نەخۆشی تر بوو گیانی لەدەستدا تەنها یەک حاڵەت لە سنووری پارێزگای هەولێر گیانی لەدەستداوە وەرەوە سەبارەت بە کەرەنتین ئێمە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی کەرەنتین تاوەکو ئەمڕۆ لە پارێزگای هەولێر زیاتر لە 4700 حاڵەتمان کەرەنتین کردووە و ماوەی پزیشکی خۆیان چکە 14 ڕۆژ دانراوە تەواو کردووە و نێردراونەتەوە ماڵەوە دوای وەرگرتنی سامپڵی PCR کە ئەنجام درا بۆیان نێگەتیڤ بوون و نێردراونەتەوە ماڵەوە تا ئەمڕۆ 210 حاڵەتمان لە کەرەنتین ماون یانی تاوەکو ئێستا 210 حاڵەت لە کەرەنتین ماون ئەمە ئامارەکان بوو بە شێوەیەکی گشتی کەوا بخەینە ڕوو ئێوە شەر پرسیارێکتان هەبوون دەتوان بەڵێ خۆی لە ڕاگەنداوی وەزارەتی ناوخۆ ڕوون کراوەتەوە بەڕوونی کەوا باز لەوە دەکات ئەو هاوڵاتیەکەوە لە دەرێ دەگەڕێتەوە تێچووی مانەوەکەی لە ئەستۆی خۆت دەبێت بەڵام ئەوانەی کەوا قوتابین یاخود بۆ نەخۆشی لە دەرەوەن یاخود بۆ هۆکارێکی پێویست بێت دەکرێت ئەستۆی ئەو تێچووەکەی لە ئەستۆی حکوومەت هەرێم دەبێت کە بەخاڵ لە ڕاگەندراوەکەی دوێنەی وەزارەتی ناوخۆ ڕوون کراوەتەوە و دەکرێت چاوی پێدا بخشێنیتەوە